کتێبی دەنگی جەنگیزخان ئیمپراتۆری شەڕ و بەزێنەری جیهان. ئەم کتێبە مەنسوور عەبدولکەریم نووسیوێتی و محەممەد شیا کردوێتی بە کوردی. کتێبی جەنگیزخان ئیمپراتۆری شەڕ و بەزێنەری جیهان دەستگای چاپ و پەخشی چوارچرا بەرهەمی هێناوە و مافی بەرهەمێنانی دەنگیشی پارێزراوە بۆ پێشڕە عومەر. ئەم بەرهەمە لە ئامادەکردنی شوانەیە و بە دەنگی پێشڕە عومەر پێشکەشەکرێت. زولقەرنەین و یەئجوج و مەئجوج. زولقەرنەین توانی بەردەوامی بە داگیرکاریەکانی بدا هەتا خۆرئاوا لای عین حەمئیە کە ڕەنگە چەند ناوچەیەکی دەریای ڕەش و کەنارەکانی تورکیای خۆرئاوایی بێت. هەروەها کەناری تورکیای خۆراوە و زۆربەی دورگەکانی دەریای ئیجە پێی ئەوتێت ئایۆنیا کە ئابێت لە وتەی عین وەرگیرا بێ کە ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەو عین حەمئیە. لەو کەنار و دورگانە خۆرئاوای تورکیا باو باپیران و پێشەوایانی فەلسفەی یۆنانی پەیدا بوون. خوای گەورە ئەفەرمێت حتى إذا بلغ بين السدين وجد من دونهما قوما لا يكادون يفقهون قولا قالوا يا ذا القرنين إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض فهل نجعل لك خرجا على أن تجعل بيننا وبينهم سدا قال ما مكني فيه ربي خير فأعينني بقوة أجعل بينكم وبينهم ردما آتوني زبر الحديد حتى إذا ساوى بين الصدفين قال انفخوا حتى إذا جعله نارا قال آتوني أفرغ عليه قطرا. سورة الكهف آية 94 بۆ 96. گەلێک نیشتەجەی ناوچەیەک بوون کە لە نێوان دوو بەنداودا بووە. پەنایان بۆ زولقەرنەین هێناوە کە ڕەنگە ئەو دوو بەنداوە زنجیرە چیاکانی هیمالایە بوو بێ. یەکێک لە چیاکانی هندوکوش یان چیاکانی تیانشان یان کونلون یان ئاڵتای بوو بێ. ڕەنگیشە ئەو ناوچەیە نێوان دوو بەنداوەکە بکەوێتە نزیک یان لای سەرچاوەی ڕووباری جەیحون و سەیحون و ڕووباری سند و بەرەو گۆمی تاریم و گرەی بامیر کە لێیەوە ئەو زنجیرە چیایەنە بڵاو ئەبنەوە بامی دنیا بنمیچی جیهان کە زۆربەیان لە تاجیکن کە یەکگرەوەی زنجیرە چیاکانی هیمالایە و هندوکوش و کونلون و تیان و شان تیاندا دەربەندی بەرتەسکیان تێدایە کە لە ساڵێکدا 6 مانگ بەفر دایانەخات کە ڕەنگە زولقەرنەین لەو دەربەندانەی داخست بێ بەهۆی ئاسن و ناو ئاخنکردنی بەمز تا ڕێگە لەو گەلە دەشتەکیە ئاسیاویانە بگرێ کە بە پێشەوایەتی یەئجوج و مەئجوج لە ناوچەکانی نێوان ئەو دوو بەنداوانەوە ئەهاتن. زولقەرنەین بە یارمەتی خوا توانیوێتی ئەو بربەستە ئاسنینە دروست بکە. هەر لەو نزیکانەش لە هەرێمی مەزار شەریف لە ئەفغانستان بڕێکی زۆر لە هەردوو مادەی ئاسن و مس هەیە. خوای گەورە ئەفەرمێت قال هذا رحمة من ربي فإذا جاء وعد ربي جعله دكاء وكان وعد ربي حقا وتركنا بعضهم يومئذ يموج في بعض ونفخ في الصور فجمعناهم جمعا. سورة الكهف آية 98 واتا إنجا زولقەرنەین وتی ئەم بربەستە ڕەحمەتێک بوو لەلایەن پەروەردگارمەوە هەر کاتێ پەروەردگارم بڕیاری تێکدانی بدا ورد و خاشێکە. بێگومان بەڵێنی پەروەردگارم حەقیقەت و ڕاستەقینەیە. لەو ڕۆژە بەدواوە وازمان لێهێنان تا وەکو شەپۆل بەناو یەکدا بێن یاخود وازمان لێهێنان بۆ ئەو ڕۆژەی کە بربەستەکە ئەشکێت و بەپەلە وەکو لێشاو دێنە دەرێ و
شەپۆل ئەدەن بەناو یەکدا کە ئەمە یەکێکە لە نیشانەکانی کۆتایی دنیا. لەوە دووە فوو ئەکرێت بە سووردا، هەر هەموو خەڵکی بە تەواوی کۆ ئەکەینەوە بۆ لێپرسینەوە. لەم ئاەتە پیرۆزەوە ڕوون ئەبێتەوە کە یەئجوج و مەئجوج هەوڵیان داوە لەلایەنی بربەستەکەوە دزە بکەن و بیبەزێنن دوای بنیاتنانی، بەڵام بربەستەکە نەیهێشتووە لە نێو ئەو چیانەوە دزە بکەن و ئەم دیو بکەون. لەبەر ئەوە دزەکردنیان کەم بۆتەوە لەو ناوچانەوە سەرڕای زۆربوونی جەنگەکە و ململانیەکانی نێوانیان لە زەویەکانی ناوەڕاستی ئاسیا و باکووری، ئیدی لە نێوان دەشتەکیە کۆچەرەکان خۆیاندا بێت یان بەرەو چین و ئەوروپا. چین بەدەست هێرشی دەشتەکیەکانیەوە زۆری لە نەهامەتی چەشتووە، بە تایبەتی لە باکووریەوە. بۆ ئەمەش هەر لە چەندین سەدەوە و هەر لە پێش زاینەوە دەوروبەری سەدەی حەوتی پێش زاین دەستیان کردووە بە بنیاتنانی دیواربەندی زۆر گەورە و مەزن بۆ بەرگرتن لە هێرشی ئەو گەلە بربەریانە. ڕەنگیشە بنیاتنانی بربەستەکە لەلایەن زولقەرنەینەوە وای کردەبێ کە هێرشی دەشتەکیەکان بۆ سەر چین چڕ ببنەوە. بۆ ئەمەش گەلی چین هەر لە 200 ساڵ پێش زاین ئەو دیوارە مەزنیان دروست کرد کە زۆربەی لە قوڕ دروست کراوە و درێژیەکەی 1900 کیلۆمەترە. ئەمەش وای کرد ئاراستەی داگیرکاریەکان بە ئاراستەی ئەوروپا وەربچەرخێن. بنیاتنانی ئەو دیوارە بەردەوام بوو، بە درێژایی چاخەکان بۆی زیاد کراوە. دوای دەرکردنی مەگۆلەکانیش لە چین لە ساڵی 1370 زاین بە شێوەیەکی تۆکمەتر بنیات نراوەتەوە کە پێشتر زۆربەی داڕما بوو بە بەکارهێنانی بەرد. ئێستا ئەم دیوارە بە تاکە کارێکی مرۆڤ دانرێ کە ئەتوانرێت لە فەزاوە ببینرێت. ئیمپراتۆریەتە کۆنەکانیش وەک ڕۆم و چین و هیتریش نەیانتوانیوە ئەو ناوچانە ڕزگار بکەن. ئەو ناوچانەی ئەکەونە نێوان چین و ئەوروپاوە. ڕۆمەکان نەیانتوانیوە لە ڕووباری دانوب و ڕاین تێپەڕن جگەل لە بەکارهێنانی ڕێگەی ئاوریشم بەرەو چین کە بربەریەکانی ئەوروپا لێی قەدەغەکردن. هەروەها فارس لەو پەڕی بەرفراوانیدا نەڕووباری سەیحوونی تێپەڕاندووە و نەچیاکانی قەوقاس. چینیش تەنها کەمێک لە دەشتەکیەکانی خۆی ملکەج پێکردووە. لە سەردەمی خێزانی هاندا 206 پێش زاین بۆ 220 زاینی پارێزگاری لە ڕێگەی ئاوریشم کرد بە ناو ئاسیای ناوڕاستدا کە بە بەردەوامی مایی هەڕەشەی دەشتەکیەکان بوو. هەر لە دەوروبەری ساڵی 100 پێش زاین لە دژی هەیەتلەکان جەنگان هەتا ڕووباری سەیحون. هەروەها لە سەردەمی خێزانی تانجدا دەوروبەری ساڵی 618 زاینی بۆ 906 زاینی لە بازرگانی کردندا لەگەڵ ئاسیای ناوەڕاستدا بەڵکو هەوڵیدا دایان ببڕێ لێی لە ڕێگەی دیوارە مەزنەکەوە. ئەو ناوچە بەربڵاوانە لە دەریاکانی چین و سیبریەوە هەتا رووسیا و خۆرەڵاتی ئەوروپا و بەڵتیق زۆربەیان وەک زەویەکی نۆبەرە و دەست پێ نەگەیشتومانەوە کە هێشتا یاسا و ڕژێمیان تێ نەگەیشتە بوو. زۆر بەشیان وەک لە وەرگایەکی مەزنمانەوە بۆ دەشتەکیەکانی ناوڕاستی ئاسیا و باکووری. خوای گەورە ئەفەرمێت فما استطاعوا أن يظهره وما استطاعوا له نقبا. سورة الكهف آية 97. واتا أو سائتر يأجوج ومأجوج نتوانيان سرب كونو نتوانيان كناو دريبكن. لم آية بيروزو رونا بيتوا كيأجوج ومأجوج هوليان داود دواي بنياتناني للاي بستكوا بين الدرو بي بزينن بلان بستكني هشتوا لنيو أوبچيانوا درباز ببن. لەبەر ئەوە دزەکردنەکانیان لەو لایەنانەوە کەم بۆتەوە. سەرڕای زۆری جەنگ و ململانیەکانیان لە زەویەکانی ناوەڕاستی ئاسیا و باکووریەوە ئیدی لە نێوان دەشتەکیە کۆچەریەکان خۆیاندا بێت یان بەرەو چین و بەرەو ئەوروپا. لە کاتێکدا کە ئەو گەلە درڕندە و دەشتەکیانە نەیانتوانی بربەستە ئاسنینەکە ببەزێنن، دەرپەڕینی هەندێکیشیان بە ئاراستەی ئەو لایەنانەدا. ئەمەش بووە هۆی ئەوەی زۆرتر تێکەڵاو بوونی ئەو گەلانە چ بە شێوەی ئاشتیانە بێ یا بە شەڕ بەمەش هەندێک لە هۆزە دەشتەکیەکان توانیان هەژمون بکەن بەسەر ئەوانی دیکەدا، بەڵکو تا ئەو ڕادەی کە توانیان ئیمپراتۆریەتێکی دەشتەکی بەرفراوان دروست بکەن.
جەنگ و هێرشەکان بۆ سەرچین و ئەوروپا زیادیان کرد. هەتا خانی مەزن جەنگیز خان توانی دەشتێکیە ئاسیاییەکان ببەزێنێت و هەمویان یەک بخاتەوە. دوای نزیکەی 2000 ساڵ لە بنیاتنانی بربەستەکەی زولقەرنەین. لە دوای زاینیش بۆ ماوەی 2 سەدە سەرکردەیەکی دەشتێکی توانی هەندێک لە هۆزە دەشتێکەکان لە ناوەڕاستی ئاسیاوە یەک بخات و بەمەش ئەفغانستان و پاکستان و باکووری خۆراوای هندستانی پێداگیرکردن و دەوڵەتەکەی ناسراوە بە کوشان. دوای ئەوەش توانیان ئەو دەشتێکیانە دەربکەن کە لە خۆرئاوای چینەوە هاتبوون و لە دەوروبەری ساڵی 130 پێش زاین تاجیکیان داگیرکردبوو. کوشان توانی زاڵ بێ بەسەر بەشێک لە ناوچەکانی ناوەڕاستی ئاسیا. لە سەروبەندی ئیسلامیشدا گەلێکی تورکی بە تورککەر لە ساراکانی چینەوە هاتن کە ناویان هون هیاتڵە بوو. باکووری چینیان داگیر کرد و دوای خۆیان ئەو تورکانیان بەجێهێشت کە پێیان ئەوترێت غوزوو لە سەدەی 6 و 5 زاینیدا. ئەمانە خراپی و وێرانکاریان لەسەر زەویدا بڵاو کردەوە. پاشای ڕۆمیان بەزاند و ناچاریان کرد کە سەرانەیەکی ساڵانە بدا کە بڕەکەی 300 کیلۆگرام ئاڵتون بوو. هەروەها توانیان بەسەر زۆربەی ئەوروپادا زاڵ ببن و بوونە هۆی داڕمانی بەرەی ڕۆمی خۆرئاوە کە دەشتێکیە جەرمانیا هەڵات و تۆقی و لە هەیەتلەکان دەستیان بەسەرداگرت. ئەوانی کەوە چەند گەلە جەرمانیەکانیان لەخۆگرت وەقوت و دووبارە پایتەختی ڕۆمەکەیان داگیر کرد. لە ساڵی 476 زایندا سەربازانی دەشتەکی ئەڵمان پاشایەکی قوتیان هەڵبژارد. ئەم پاشای هەستا بە داماڵینی پاشای ڕۆم لە تەختەکەی و بەمەش کۆتایی بە ڕۆمای خۆرئاوە هات بۆ ئەوەی جەرمانەکان لە ئەوروپادا دەسەڵات بگرنە دەست. هەیاتلەکانیش هۆزە جەرمانیە دەشتێکەکانیان ناچار کرد. ئەڵمان و قوت و ئینگلیز و فەرەنج و ئەوانی دیکە و خێراییان کرد لە پاڵنان بە کۆچەکانیان باڕاستەی خۆرئاوە و ناچاریان کردن کە لە ڕووباری ڕاین و دانوب بپەڕنەوە و لە ئەوروپای خۆراوادا جێگیر ببن و بەو شێوەی کە ئێستا ئەوروپا هەیە پێکی بهێنن. پاشان هەیاتلەکان بە ئاراستەی فارسدا ڕۆشتن. ساڵی 484 زاینی و پاشا ساسانیەکانیان کوشت و لەوێشەوە بۆ هند ساڵی 535 زاینی و بەسەر حکومڕانی ئەو وڵاتەشدا زاڵ بوون. بەڵام دوجار و جار لە دوای جار لەسەر دەستی تورکەکاندا ڕوو بە ڕووی شکست هاتنەوە. ئەمەش لە ساڵی 565 زایندا. بە دوای ئەوانیشدا ئامۆزاکانیان هاتن. ئافارەکان مەگۆل و تورک ئایگۆر لە ڕۆمادا نیشتەجێبوون و دەستیان گرت بەسەر ڤۆڵجادا هەتا بەڵتیق. ئەمانە بوونە مەزنترین هێزی ئەوروپایی لە کۆتایی سەدەی 6 زاینیدا. پاشان خەزر تورکانی بەجووبوو ئاساییەکان لە باشووری ڤۆڵجا و باکووری قەوقاس لە سەدەی 7 زاینی. دوای ئەمە چاخەکانی تاریکی لە ئەوروپادا دەستیان پێکرد لە 500 زاینیەوە هەتا 1000 زاینی یان 1400 زاینی. پاشان مەغیر گەیاندی بە پایان. ڕەنگی شەمەجەر لە ناوی ئەوان بێ کە ئەوان و هەیاتلەکان لە مەجەردا نیشتەجێبوون. لە لای ئاسیاوە چوونە ناوەی فەتح عەرەبی بۆ ناوەڕاستی ئاسیا ناچاریکردن کە کۆچ بکەن بەرەو ئەوروپا. خوای گەورە فەرمێت حتى إذا فتحت يأجوج ومأجوج وهم من كل حدب ينسلون واقترب الوعد الحق فإذا هي شاخصة أبصار الذين كفروا يا ويلنا قد كنا في غفلة من هذا بل كنا ظالمين. سورة أنبياء آية 96-97. واتا دنیا بەردەوام ئەبێت هەتا ئەو کاتەی 2 تیرەی یەئجوج و مەئجوج بربەستەکەی زولقەرنەین ئەشکێن و ئەیکەنەوە. کەمەش یەکێکە لە نیشانەکانی نزیک بوونەوەی کۆتایی دنیا و ئەوان ئەو کاتە لە هەموو کون و کەلێنێکەوە بەلێشاو پەیدا بن. ئەوسایتر بەڵێنی ڕاستی نزیک ئەبێتەوە و دەست پێکە. ئەبینی چاوی ئەوانەی بێ باوەڕن ئەبڵق و زەق ئەبێ بێ پەروا ئەڵێن هاوار بۆ ئێمە چاک غافڵ بووین لەم ڕۆژە لەم سەر ئەنجامە نا بەڵکو ئێمەستەم کار بووین. پێغەمبەریش درودی خوای لێبێ وریایی داوە لە نزیکبوونەوەی ئەو ڕۆژەی کە یەئجوج و مەئجوج ئەو بەستە ئەشکێنن.
عەرەبیش لە ساڵانی 1905 بۆ 1940 زاینی هەستا بە فەتحکردنی وڵاتانی ئەو دیڕووبار، هەروەها پێشی ئەوە تێد وڵاتی تورک کە ئەو کات ئەو دەروازێ بوو کە لێیەوە گەلە تورکە مەگۆلیەکان لێیەوە دزەئەن ئەکرد و ئەهاتن کە دەشتەکی و بەخێوکەری ئەسب بوون لە ناوەڕاستی ئاسیا لە نێوان مەنگۆلیا و دەریای ڕەشدا، پاشان بە دوای ئەواندا گەلە مەگۆلیەکان هاتن. عەرەب گەیشتنە یان نزیک بوونەوە لە سنووری چین و کەژغریان لێسەندن. هەروەها عەرەبە موسڵمانەکان توانیان گەلە تورکەکان ببەزێنن. غوز و یان ئۆغوس ڕەنگیشە وتەکە نزیک بێتەوە لە وشەی یەئجوج لەو ناوچانەدا کە ڕەنگە یەئجوج یان لە وڵاتی یەئجوج بێ بە شێوەیەکی گشتی. دوای ئەمە بازرگانی گەشەی سەند لەگەڵ تورکدا و بە ڕێژەی زۆرتر هێنرانە ناوسپاو بۆ پاراستنی سنووری ئیسلامی و فەتحکردنی ئەو دی و سنوورەکانی. ئیدی ئیسلام لە نێوان تورکە بیابان نشینەکاندا بڵاو بووە و قەڵەمڕەوی ئیسلام لە تورکستاندا بەهێز بوو، هەر لە سەردەمی عەباسی یەکەمەوە و بازرگانی کۆیلەفرۆشی زۆر بوو کە لە سەردەمی موعتەسەمدا گەیشتە کۆشکی خەلیفە و فەرمانڕەواکانیش. پاشان هەر ئەوەندەی کە ڕەگەزی تورکیە چووە ناو سوپا و ئیدی خۆیان بەسەر خەلیفەکاندا سەپان. سوپای موسڵمانەکان دەرپەڕین و هۆزە مەگۆلەکانیان ناچار کرد کە سنوورەکانی چین داگیر بکەن، هەروەها ئەوروپا داگیر بکەن و لە مەجەڕ و خۆرەڵاتی ئەوروپادا نیشتەجێ ببن. گەلە تورکەکان بە درێژایی ساڵەکان ڕۆڵێکی مەزنیان جێراوە لە مێژووی ئیسلامیدا، لەوانەیش سەلجوقیەکان پارێزەرانی ئیسلام کە لە غزون هەروەها خەواریزمە شوێن کەوتوکانیان کە دەوڵەتێکی بەهێزیان لە نێوان هەردوو ڕووباردا پێکێنا و ململانەیان لەگەڵ دەوڵەتی عەباسی و ئەوانی دیکەشدا ئەکرد لە ناوچەکەدا کە زۆرینەی سوپاکەیان لە تورکە قەبجاقەکان بوون و زۆرێک لە مەمالیکەکان لە هیند و میسر و شوێنانی دی. هەر لە سەدەی نۆیەمی زاینیەوە هۆزە تورکە موسڵمانەکان غوز و هاتنە ناو وڵاتانی ئیسلامیەوە بۆ زیاتر لە سەدەیەک زاڵ بوون بەسەر وڵاتی بەنی عەباسیدا. موعتەسەمیش یەکەم کەس بوو کە تورکی لە سوپادا بەکارهێنا و پلەی سەربازی پێدان و سامەڕای بۆ بنیاتنان. ئەژووترێت بەکارهێنانی مەمالیکەکان لە سوپادا ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕەشید. هەروها لە سەردەمی عەباسی دووەمدا خەلیفەکان کەوتنە ژێر قەڵەمڕەوی سەرکردە تورکەکانەوە، ئەوانەی کە زۆرداریان نوان بەرامبەر خەلیفەکان بە کوشتنی خەلیفە متەوەکیل سەرکردەی سوپای تورکی ساڵی 861 زاینی. دوای ئەمە حەمدانیەکان توانیان عەرەب سەربخەنەوە و سەرکوتی ئەو تورکانەیان کرد کە خۆیان سەپاندەبوو بەسەر خەلافەتدا. پاشان دوونەوەی تورک توانیان میسر و شام لە عەباسیەکان داببڕن، کاوانیش ئالتۆلۆن بوون کە سوپاکەی 24,000 بەندەی تورک بوو. هەروەها ئالئێخشید ساڵی 868 زاینی بۆ 969 زاینی. دواتریش سامانیەکان بە دیارکەوتن کە دەسەڵاتیان بەسەر ناوچەکانی ئەو دی و ڕووبار و خۆراسان گرت و مەمالیکە تورکەکانیان بەکارهێنا هەتا دەسەڵات کەوتە دەستیان. غەزنەویەکانیش کە مەمالیکی تورکی بوون سربەخۆییان بەدەستهێنا لە ئێران و باکووری هند. لە سەدەی 11 زاینی سەلجوقیە تورکەکان توانیان حکمی زۆرێک لە وڵاتانی ئیسلامی بکەن و ڕۆم ببەزێنن، دەست بەسەر ئاسیای بچووکدا بگرن. ئەمە ژوای کرد ئەو هێرشە خاچ پەرستیانە بوروژێنێت کە زۆربیان لە بنچینەدا دەشتێکی ئەوروپیە جەرمەنیەکان بوون. سەلجوقیە تورکەکانیش کە سەرچاوەیان تورکستانی سروشتیە لە ناوەڕاستی ئاسیادا لە غوزون، هەروها ئەوترێت ناویان لە ناوی دامەزرێنەری دەوڵەتەکەیانەوە هاتووە کە سەلجوقی کوڕی دەقاقە، وتەی توکویش بە زمانی چینی واتە تورک. گروپی تریش لە غەزوو هەتا ئازربایجان و ئەرمینیا بڵاو بوونەوە. غەزوو سەلجوقیەکان لە سەرەتادا چەند گەلێکی دەشتەکی فرەژمارە بوون، لە دەرەوە هەڕەشیان لە موسڵمانانە کرد و دوژمنی ئیسلام بوون. پاشان بە شەپۆلی مرۆیی بەرفراوان هات ناو ئیسلامە و بوونە دڵسۆز و خزمەت گوزاری ئیسلام و بۆ هەتایە وازیان لە جەهالەت هێنا. دوای ئەوانیش شەپۆ لە تورکیەکان بۆ وڵاتانی ئیسلام زیادیان کرد، بە تایبەتی بەرەو فارس و عێراق و سووریا. مەمالیکە تورکەکان و دوای ئەوانیش خلجی و
تغلق کەوانیش هەروەها تورکن توانیان لە دەلهی و دەوروبەری هەند سربەخۆیی بەدەست بهێنن لە ساڵی 1206 بۆ 1412 زاینی. مەمالیکەکانی میسر و شامیش کە بەندەی تورک و مەگۆل و شەرکەز بوون لە باکووری خۆرئاوای قەوقاز و بەرەو دەریای ڕەش دەسەڵاتیان گرتە دەست هەر لە ساڵی 1251 زاینی هەتا ساڵی 1517 زاینی و وتراویش مەمالیکە تورکەکانیش لەقەبی جاق و تورکستان و خوارزمن. کاتێکیش کە نزیکەی 600 بەسەرهاتنی ئیسلامدا تێپەڕی، جەنگیزخانی مەگۆلی بۆ یەکەم جار لە مێژووی ساکارانی ئاسیادا توانی مەزنترین یەکگرتن پێک بهێنێ لە زۆربەی ئەو هۆزە دەشتێکیە ململانێکەرانە تورکی و مەگۆلی لە ئاراستێکی هاوبەشدا و لە ژێر یەک فەرمانڕەوا و دەسەڵاتدا یەکی خستن. لەمەشدا غوزوە تورکەکان پێشی کەوتن. ئیمپراتۆریەتی غوزوو لە سەدەی 7 زاینی درێژ بۆوە لە مەنگۆلیاوە هەتا دەریای ڕەش. هەروەها هیاتلەکان و جگەلەوانیش کە ئەم گەلە کەمە مەگۆلی و تورکیا یەکگرتووە چڕە و درڕندەیە لە هەموو کون و قوشبنێکی نیشتیمانەکەیانەوە هاتنە دەر لە ساراکانی ئاسیاوە بەرەو چین لە خۆرەڵات و باشوور بەناو دیواربەندی چیندا لە ماوەی 1207 زاینی تا 1211 زاینی بەرەو رووسیا و ئەوروپا لە باکوور خۆرئاوەوە و بەرە وڵاتی موسڵمانان و هین لە خۆرئاوە و باشوورەوە. لە لیسان العەرەبدا هاتووە لە باسی یەئجوج و مەئجوجدا کە لە هەموو کون و کەلێنێکەوە بەلێشاو پەیدا بن، لە هەموو تەپۆڵکە و لە هەموو شوێنێکی بەرزەوە بەلێشاو دێن. نیشتیمانی ئەو هۆزە دەشتێکیانەش لە پشتیا بەرزەکانی ئاسیاوەیە، لە پشت هەردوو بەستەکەوە لە ناوەڕاستی ئاسیا و باکووریدا کە زنجیرە چیایەکی زەبەلاحن و خەریکە باکووری ئاسیا لە باشووری جابکەنەوە. ئەو هۆزانە لە دەوروبەری ئەو زنجیرە چیایەنەوە بەلێشاو هاتنە دەر بەرە وڵاتانی ئەو دی و ڕووبار و چوون بەرەو چیاکانی ئێران و ئەلبورس، لێەوە دەرچوون بەرەو ئەوروپا بەناو چیاکانی قەوقازدا یان لە ناوەڕاستەکانی ئاسیاوە بەرەو چیاکانی ئۆرال و خۆرەڵاتی ئەوروپا. ئەو هۆزە دەشتێکیانە لە زەویدا خراپە و وێرانکاری و خوێن ڕشتنیان بڵاو کردەوە. هەروەها ئاگرخستنەوەیەک کە مێژوشتی وای بەخۆ نەبینیوە. ئەو هۆزە دەشتێکیە یەکگرتوانە زیاتر لە نیوەی زەویان داگیر کرد کە ئەوەیش پانتاییەکە هیچ گەلێک لەو پێش نەیتوانیوە بەدی بهێنن. ئەو کۆی ئەو کوشتارانەیش کە جەنگیزخان و سوپاکەی ئەنجامیاندا نزیک ئەبێتەوە لە 20 میلیۆن کەس. وتراویشە کە مەگۆل یەکەم کەسێک بوون کە باروتیان لە جەنگدا بەکارهێناوە دوای داگیرکردنی چین لەلایەن ئەوانەوە. توانیان وا لە چین بکەن کە ببێتە یەک وڵات سەرەڕای ئەوەی هەندێک لە خێزانە بەراییەکانی چین توانیان بە شێوەیەکی هەندێکی یان کاتی چین یەک بخەن و تا ئێستاش و تا ئەمڕۆژ بەهۆی ئەوانەوە بەیەکگرتووی ماوەتەوە. هەروەها بوونە هۆکاری یەخستنی رووسیا کە هەر لە سەرتاوە داگیریان کردبوو. هەر لە ساڵی 1237 زاینی تێیدا سووتاندن و وێرانکاری و خوێن ڕشتنیان بەرپا کرد و بە هۆزە تەتەریەکان هەژمونیان کرد بەسەر ئەو وڵاتەدا کە ئەوانە تورکی کۆمانن لە لای هەردوو ڕووباری فۆڵجا و واڵدرونەوەن. بنچینیان لە ناوەڕاستی ئاسیایە یان خۆرەڵاتی ئاسیای ناوەڕاست. هەروەها لە بوژانەوەی مۆسکۆی تازە پێگەیودا یارمەتی دەربوون دوای ئەوەی خزمایەتی دروست کرد لەگەڵ ئەمیرەکەیدا خان حەشدی زێڕین. هەروەها ئەو هۆزە تەتەریانە لە ژێر سەرکردایەتی مەگۆلدا بەنزیکی 150 بۆ 200,000 جەنگاوەرەوە مەجەڕ و پۆڵەندایان داگیر کرد. مەگۆل لە خۆرهەڵاتی ئیتالیاوە گەیشتە سەر دەریا ساڵی 1241 زاینی و ئامادەباشیان وەرگرت بۆ داگیرکردنی خۆرئاوای ئەوروپا کە ئەم ناوچەیە دەرباز نەبوو لە سام و هەژمونی مەگۆل تەنها دوای مردنی کوڕەکەی جەنگیز نەبێ ساڵی 1242 زاینی. لە ساڵی 1246 زاینی بۆ 1247 زاینی پاپا ملکەچی مەگۆل بوو، دەستبەرداری خاچەکەی و مەسیحی خوای بوو. لیان پاڕایەوە کە ئەوروپا داگیر نەکەن
سکاڵاکردن لەو زاڵ دەستێتە تەریە مەگۆلیەش لە باشووری رووسیا و خۆرەڵاتی ئەوروپا دەستی پێ نەکرد. تەنها بەهاتنی تاعون نەبێ ساڵی 1346 بۆ 1347 زاینی پاشان بەداگیرکردنی حەشت نەبێ لەلایەن تەیمورلەنگی ئۆزبەکیەوە ساڵی 1295 زاینی و هەڵوەشانەوەی لە نێوان کوڕەکانیدا لە دوای ئەوەوە. رووسیاش بە تایبەتی باشوورەکەی ڕزگاری نەبوو لە چەپۆکی تەتەر یان حەشدی زێڕین، تەنها لە دەوروبەری ساڵی 1500 زایندا نەبێ کەنەوەی جەنگیز دایمەزران ناسران بە ئیمپراتۆرێتەکان یان خانەکان قەبجاق یان هۆزی زێڕین و زاڵ بوون بەسەر باشووری رووسیا و بەلقاندا، زۆر بەشیان هات ناو ئیسلامەوە. هەتا ئێستایش ئاسیا بەناوچەیەکی تاپۆی شاراوەدانێن لە ترسیەوەی جارێکی دیکە داگیرکەرە دەژنشینەکان یەئجوج و مەئجوج لێوە بێنە دەرێ. لەم ساڵانەی دوایی سەدەی 20ەم و سەرەتاکانی سەدەی 21دا هەستان بە داگیرکردنی وڵاتی ئەفغانستانی هاوسەی وڵاتی مەگۆلی کۆن بۆ بەدیهێنانی پێشبینیەکی تەوراتی کە جوولەکە هاوچەرخە هاوپەیمانەکان لەگەڵ ڕازڕەوی مەسیحیدا لە ئەوروپا و ئەمریکادا ڕاویان کردووە. مەسیحی دەجال ئامادە باش بکەنەوە بۆ دەرچوون و داگیرکردنی گیان و بەدیهێنانی ئەفسانەی جەنگی هەرمەجیدون کە بڕوایان پێێتی. خۆشەویستان، لاڵقەی داهاتوودا درێژەی باسەکانی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاو کاتە شاد و بەختەوەر بن.